لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1996 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت سبع سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێردا نمونە دەینتەوە لە بۆ فەزڵ و پاداشدانەوەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەسەر لە بەرامبەر کەسێکەوە لە پێناوی خوای گەورە ماڵی دەبەخشی و سەدەقە دەکا. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله، نمونەی ئەو کەسانەی کەوا ماڵیان دەبەخشن لە پێناوی ئەڵڵاه کەمەثەلی حەبە، وەکو نمونەی دنکە گەنمێک وایە ئەنبەتەت سەبع سەنابل، دنکە گەنمێک کەسێک کەوا دەیچینی، ئەو دنکە گەنمە ئەنبەتەت سەبع سەنابل، 7 گوڵی لێشین بووە، في كل سنبلة 100 حبة، لە هەر گوڵە گەنمێکدا 100 دنکە گەنمی تێدایە، کەواتە لە یەک دنکە گەنم 700 دنکە گەنمی لێ هاتیە. والله يضاعف لمن يشاء، الله سبحانه وتعالى زیاتریش لەوە چەندین قات زیاتر لەوە لە بۆ کەسانێک خوای گەورە سبحانه وتعالى پاداش زیاتر دەکا. والله واسع عليم، الله سبحانه وتعالى یەک لە ناو پیرۆزەکانی واسعە و یەک لە ناو پیرۆزەکانی عەلیمە کە دوو ناو لە ناو پیرۆزەکانی خوای گەورەن. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە دەفەرمی نمونەی ئەو کەسانەی کەوا دەبەخشن، کەواتە لێرە نمونەی بەخشین و بەروبوومی بەخشینمان لۆ باز دەکا. ئەوانەی کەوا یونفقون ئەموالەهم، ماڵی خۆیان دەبەخشن، ئەو ماڵەی کە خوا پێیانی بەخشیە، خوای گەورە پێیانی بەخشیە، وەکو تاقیکردنەوە ئیبتلا، ئەوانش لە پێناوی خوای گەورە دەیبەخشنەوە فی سەبیل الله. فی سەبیل الله وەکو زانایان دەفەرمون واتە لە پێناوی ئەڵڵا، واتە بە ئیخلاسەوە، مەبەستیان ڕەزامەندی خوایە سوبحانه وتەعالە، و هەروە فی سەبیل الله لە شەرعی خوا، بەو شێوەی کەوا لە شەرعی خوا دیاری کرا لۆ چێ ببەخشی، کەواتە ئەوەلەن بە ئیخلاسەوە دەیبەخشی، دووەم لەو جێگای دەیبەخشی کە خوا پێی خۆشە ببەخشی، بەو کەسانە دەبەخشی کە خوا فەرمانی کردێ ببەخشی، ناچی لە شتێک بیبەخشیتن. مەسەن لە بۆ نمونە لە پێناوی بڵاوکردنەوەی دینی خوا دەیبەخشی، نەک لە پێناوی ئەوەی کەوا وەلعیاذ بالله کۆسب دروست بی لە پێش داوە و بانگوازی خوای گەورە، نەک لە پێناوی ئەوەی کەوا بیدعەیەک زندی بکاتەوە، نا، لە پێناوی ئەوەی سنەتی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بەردەوام بی، لە پێناوی ئەوەی کەوا داوای ئیسلام هەتا سەربی، لە پێناوی ئەوەی کەوا لەفظی ئەڵڵا بەرز بیتەوە بە جیهاد و تێکۆشان لە پێناوی خوای گەورە، لە پێناوی ئەوەی یاخود دەیداتە ئەو کەسانەی کە خوا پێی خۆشە بیان دێ، لە فەقیر و مسکین و ئەوانەی کەوا ئەهلن لە بۆی کەوا یارمەتیان بدەی، ئیتر بە نیەتێکی صاف و بە ئیخلاسەوە دەبەخشی، و لەو جێگایش دەبەخشی و دەیداتە ئەو جێگا و دەیداتە ئەو کەسەی کە خوا پێی خۆشە، ئەوە فی سەبیل الله. نمونەی ئەو کەسانە و نمونەی بەخشینی ئەو کەسانە کەمەثەلی حەبە، وەکو نمونەی دنکە گەنمێکە کاتێکەوە فەلاحێک دەیچینی، ئەنبەتەت سەبع سەنابل، سبحان الله، ئەنبەتەت سەبع سەنابل، ئەو دنکە گەنمە 7 گوڵە گەنمی لێشین دەبی، في كل سنبلة 100 حبة، لە هەر گوڵە گەنمێک 100 دنکە گەنمی تێدایە، کەواتە 7 گوڵە گەنم هەر یەکیش لەوانە 100 دنکە گەنمی تێدا، کەواتە 1 بە 700، سبحان الله،
1/700 ئەوە بە چ شێوەیەکە کاتێکەوە بەو شێوەی تەعامل لەگەڵ ڕەب العالەمین دەکەی سوبحانەهو وتەعالا لە سەبەب نزولی ئەواتە باز لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف خوای لێ ڕازی باز لە عوثمانی کوڕی عەفان خوای لێ ڕازی بێ وەکو سەبەب نزول بەڵام دیارە العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب دیارە عیبرەت وەردەگیرێت لە هەر ئاەتێک بە عمومی لەفزەکەی کە لێرەدا باس هیچ کەسێکی نەکردێ بەڵام یەک لە ئەسبابەکانی لە دوای ئەوەی ئەو پیاوە بەڕێزانە وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عوثمانی کوڕی عەفان کەوا دوو دەوڵەمەندی سەحابی بووینە خوایان لێ ڕازی بە چ شێوەیەک ماڵی خۆیان هەموو بەخشیە لە پێناوی خوای گەورە یاخود زۆرێک لە ماڵی خۆیان بەخشیە لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئیتر ئەوان و لە دوای ئەوان هەتا ڕۆژی قیامەتێک هەر کەسێک درهەمێک و دینارێک لە پێناوی خوای گەورە بە ئیخلاسەوە بە سەوابەوە ببەخشی ئەوە پاداشتەکەیتی بەلای کەمی 1/700 سبحان الله بەلای کەمی 1/700 لە دوای ئەو دەفرم نەک 1/700 والله يضاعف لمن يشاء بەڵکو الله سبحانه وتعالى چەندین جار مضاعفەی دەکا و زیاتری دەکا لەو 700 زیاتر لە بۆچێ لمن يشاء لەو ئەوەی کەوا خوا بیەوێت چەندین قاتی بکاتەوە لە بۆی کەواتە بەخشین لە پێناوی خوای گەورە بەلای کەمی 1/700 ئەو جا زیاتریش دەکا خوای گەورە لەو کەسێک کە بیەوێ وەکو زانان دەفەرمون مەشیئەتی خوای گەورە طبعا لە جێگای خۆیتی بە عیلمەوە بە عەدالەتەوە و بە حیکمەتەوە لە جێگای خۆیتی کاتێکەوە پاداش دەداتەوە زیاتر لە 700 دۆ هەر کەسێک کە بیەوێتن وەکو لە جێگای دەفەرمێن بێغەیری حیسابیش خوای گەورە پاداش دەداتەوە ئیتر لەسەر چیەوە بەندە مەدای ئیخلاسی ئەو کەسە لەقەدەر ئەو هەندەی خوای گەورە پاداشی دەداتەوە بە زیاتر مەدای سەوابی ئەو ئیشە یعنی ئەو کەسە ڕاستە خێرەکەی کردی بە ئیخلاسەوە بەڵام ئیوا هەیە بەخشیتی بە فەقیرێک کەوا جار با بڵێین مستحقە بەڵام ئەوەی تریان بەخشیتی بە یەکێک کە زۆر لەوی مستحقترە زۆر لەوی مستحقەوە پاداشتی وی زیاترە کەواتە ئەو بەخشینەی کەوا دەیبەخشی چەند جێی دەگری ئەوە زۆر مهمە بەڕاستی لەقەدەر ئەوەی کەوا جێی زیاتر بگری ئاسار و شوێنەواری ئەو بەخشینە زیاتر بی پاداشتی زیاترە ئیتر والله يضاعف لمن يشاء خوای گەورە سبحانه وتعالى پاداش چەندین قات دەکاتەوە لەو کەسێک کە بیەوێ سبحان الله بەڕاستی تەعاملکردن لەگە خوا سبحانه وتعالى بە هیچ شێوەیەک زەرەری تێدا نیە هەمووی قازانجە ئەو ماڵە خوا پێیدای کاتێکەوە لە پێناوی خوا دەبەخشێەوە هەم لە دنیایەش پێش هەموو شتێک بەڕاستی وەکو زانان دەفەرمون ئەو متعە و یاخود ئەو خۆشەی کە لە دڵ و دەروونت کاتێکەوە لە پێناوی خوا شتێک دەبەخشی ئەو خۆشەی ئەتوو هەستی پێ دەکەی زۆر زیاتر لەو خۆشێکەوە کەسێک پێت دایە کە وەری دەگری چەند لای خۆشە واللهی کەسی معتیز دڵی لەوی خۆشترێکەوە پێی دەبەخشی ئەوەکو زانان دەفەرمون وذلك عاجل بشرى المؤمنة هەل لە دنیادا خوای گەورە ئەجر پاداشتی یەکەم بۆی دەداتەوە کە دڵی پێخۆش دەبی سبحان الله دڵی پێخۆش دەبی زیاتر دڵی پێخۆشتر لەو کەسێکەوە وەری دەگری و هەروەها وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمیتن سوێندی لەسەر دەخوا ما نەقەسەت صەدەقەة من مال ئەو ماڵەی کەوا سەدەقەی لێ دەردەچی بەو سەدەقەی نوقسان ناکە بەرەکەتی دەخاتە ناوی خوای گەورە سبحانه وتعالى بە ئەضعاف مضاعفە خوای گەورە لە دنیایە لۆی تەعویز دەکاتەوە ئیتر لە قیامەتێش بەو شێوەی بەلای کەمی 1/700 ئیتر بەڕاستی وما لكم ألا تنفقون في سبيل الله ولله ميراث السماوات والأرض وكل سورة الحديد هذا فرمي لبرتسية سمانعك لبيناي إخوانا بخشن لكاتك الله ميراث وياخذ همو ملكي آسمان كانوا زوي إيوية وهلويش دمينيتوا يعني التصور بك كسيتشي دولة من بيت داواد لي بك أجرت فقيرج بديناركم بده طبعا زور بدل خوشي وديديل بروي دزاني او كسر دولة من دبا مسوغري داتا ولو انا باداش تيشد بكا فكيف برب العالمين سمانعك اتو بخشي لبيناوي او ذاتي كوا ملكي اسمان كانوا زوي ايوية ملكي اسمان كانوا زوي ايوية هلو ويش دمينتو وكو ميراث لبروي همو مخلوقات دمريو لمن الملك اليوم لله الواحد القهار يتركوات براسي زور مهمة إيمان بابلين ولا إنسان ذكر سن قناعة يقينة هيبة باداشت رب العالمين لو يدلن صدقات تدل على صدق إيمان صاحبها بل قيل سر رازقوي إيماني أو كسي كذا بخشي
ئیمانەکەی ڕازگوۆیە لێ دەبەخشی یەقینی وایە کە خوای گەورە لە دنیا و لە قیامەت لۆی تعویز دەکاتەوە. بەڵێ ئەو زادە فەرمی والله واسع علیم، الله سبحانه وتعالى واسعە لە هەموو شتێکی لە فەزل و بەخششی بە واسعی دەیبەخشی، بە فراوانی دەیبەخشی، لە هەموو ئەسما و صفاتی حوسنای واسعە، لە کەڕەمی واسعە، لە فەزلی واسعە، لە ڕەحمەتی واسعە. ئیتر خوای گەورە زۆر بە فراوانی دەبەخشی و عەلیمیشە، ئاگادار بە نیەتەکان، بە چ نیەتێک دەیبەخشێت و لە چێن دەرێ دەیبەخشی، بە چی دەبەخشی. ئیتر بەڕاستە گوتمان تاوەکو ئەو پاداشتە بەدەستبینی پێویستە فی سەبیلیللا بە نیەتێکی چاک و هەروەها لە جێگای خۆشی بی. ئەو زە لە ئاەت دەفەرمی الذين ينفقون أموالهم في سبيل الله، ئەوانەی کەوە ماڵەکانیان دەبەخشن لە پێناوی خوای گەورە، ثم لا يتبعون ما أنفقوا، پاشان لە دوای نەفەقەکە و لە دوای خێرکردنەکەیان هیچ ئەوەی لە دوادانایە منەت بکەن یاخود ئەزیەت بدەن، منەت بکەن یاخود ئەزیەتی ئەو کەسە بدەن، ئەو کەسانە لەهم ئەجرهم عند ربهم، ئەوانە ئەجر و پاداشتیان هەیە لای پەروەردگاریان، ولا خوف عليهم ولا هم يحزنون، ترسیان نییە لە داهاتوو و خەفەتیش لە ڕابردوو ناخۆن. بەڵێ خۆشەویستان الذين ينفقون أموالهم في سبيل الله، ئەوانەی کەوا لە پێناوی ئەڵڵاه بە ئیخلاسەوە بە سەوابەوە ماڵەکانیان دەبەخشن، بەڵام زۆر مهمە ئەو ماڵەی کە بەخشیتت لە دوای بەخشینەکەت بەتاڵ مەکەوە، وەکو لە ئاەتی پاشترێ دەفەرمی لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. بەڕاستی چاکەکردن ڕاستە مهمە، بەڵام پارێزگاریکردن لەسەر ئەو چاکەیە هەتا وەکو من جاء بالحەسەنە، واتە ئەو حەسەنە و چاکە لەگەڵ خۆت ببێ هەتا دەمری و دەیگەینە قیامەتێ، پارێزگاری لەسەر بکە. چکە کردەوەی چاک هەر وەکوکردنەکەی مهمە، ئەنجامدانەکەی مهمە، بەڵام پارێزگاریکردن لەسەری و بەتاڵ نەکردنەوەکەشی زۆر مهمترە لەوی. پارێزگاری لەسەر بکە، شتێکی بە قەدر و قیمەتت ئەنجامدا پارێزگاری لەسەر بکە، بەتاڵی مەکەوە. بەچی بەتاڵی مەکەوە؟ بە تایبەتی لێرە کە باس لە سەدەقەیە دەفەرمی لە دوای ئەوەی کەوا بەخشیتیان منەت ناکەن لەسەر ئەو کەسەی کە پێیان بەخشیە، ثم لا يتبعون ما أنفقوا منا لمنته هاتيا واتە لا يترفع عليه، خۆی بە گەورەتر بزانی لەسەری و منەتی لەسەر بکاتن چیە وەڵا ڕۆژێک لە ڕۆژان پێی بەخشیە، ولا ئەذا ئەزیەتیش نادا، ئازاری نادا، بە کەلیمە قسەیەکی شعوری بریندار ناکە بە هیچ شێوەیەک. کەواتە بەڕاستی زۆر مهمە ئەو سەدەقەی کە ئەتوو دایتت، ئەو خێرەی کە کردیتت، ئەتوو لەگەڵ خوا تەعاملت کردیە، ئەتوو لەگەڵ خوا تەعاملت کردیە، دایتە فلانە کەس و فلانە کەس، زۆر مهمە ئەتوو ئەو خێر و سەدەقەیە تەعاملت لەگەڵ خوا لەگەڵ فلانە کەس نی، ئەو بوویتە سەبەبێک لە بۆی کە خوا لێت وەربگری، پێویستە مەمنونی بی، سوپاسی بکەی کە لێتی وەرگرتیر بەرەوەی تا خوا لێت قبول بکە، نەک بە پێچەوانەوە بچی ئەو خێر و سەدەقەیەت بەتاڵ بکەی و بە منەتکردن بە ئەزیەتدان کەواتە لێ بەڕاستی خێر و سەدەقەکردن زۆر مهمە کە پارێزگای لەسەر بکرێ بۆی کەوا لە دوایەوە کەوە بێخلاص و بەسەوا بە ئەنجامتدایە، بۆی کەوا بە شێوەیەک بێتن منەت و ئەزیەتدانی تێدا نەبیتن، لێ هەتا بکرێ بە شاراوایی بی، وەکو یەک لەو حەفت کەسەی یاخود یەک لەو حەفت سنفەیکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسییان دەکات کە لە ڕۆژی قیامەت لەو ڕۆژە ناخۆش و گەرمەدا کەوا لە ژێر سێبەری عەرشی رەب العالەمینن، یاخود لە ژێر سێبەرێکە کەوا خوای گەورە سوبحانه وتعالە خەڵقی دەکات لەو ڕۆژەدا، ئەو کەسە یەک لەو کەسان ئەوەیە کەوا دەبەخشی لە پێناوی خوای گەورە سوبحانه وتعالە، بەڵام کاتێکە بەدەستی ڕاست دەبەخشی دەستی چەپی ئاگالین، واتە هەندە مصر لەسەر ئەوەی کەوا بەنهێنی ببەخشی، بەو شێوە دەبەخشی کەوا وەکەئەنەما دەستی ڕاستی دەبەخشی دەستی چەپ ئاگای لێ نییە. ئیتر زۆر مهمە بەڕاست هەتا بکرێ بەنهێنی ببەخشە، مەگەر لە جێگایەک پێویست بی بە ئاشکرا بەخشتاکۆ بەو نیەتەی خەڵک چاود لێ بکە، لەو حاڵتەش دیسان ئاگاداری نیەتەکەی خۆت بە بەڕاستی. بە هەر حاڵ ئیتر ئاگادار بە ئەو خێر و سەدەقەی کە کردیتت بە منەتکردن و هەروە بە ئەزیەتدانی مقابلەکەت بەتاڵی مەکەوە، کەواتە ئەوانەی کەوا لە پێناوی خوای گەورە دەبەخشن لە پاشی بەخشینەکەشیان منەت ناکەن و هەروەها ئەزیەتی مقابلەکەشیان نادەن، لەهم ئەجرهم عند ربهم، ئەوە ئەجر پاداشتیان هەیە لای چێ؟ لای پەروەردگاریان، کەواتە عیندەکە مهمە، ئەو ئەجر پاداشتە لای چێ؟ لای پەروەردگاریانە، خۆشیەکەی لەوەیدا لای پەروەردگاریانە، لە بەهەشتی پان و بەرینە لای پەروەردگاریان. ولا خوف عليهم، ترسیان لەسەر نییە لە داهاتویان، ولا هم يحزن، خەفەت ناخۆن لە ڕابردوویان. بەگشتی
إيمان وعمل صالح أو كوا لسري بجي ولا سري بمري لا خوف عليهم ولا هم يحزنون وبتايبتش لذاك باز لصدقية براستي أو كوا لبيناي خواد بخشي ومنت أزيت جناك مقصدي خوايا بإخلاصه ولا زيجاي خوش دبخشي ولا دوا تريج بطالي ناكات أو صدقي براستي بيزقل أزر باداشتك قيامتي أو هل دنياش والله لا خوف عليهم لفقير بانترسي ولا هم يحزنون با پشمانج نبتولو بخشيتي هيسي لدزنا منه أبدا أبدا قد لكرمي خواهي قرو هنا وشيته سبحانه وتعالى بلكو مطمئن با كذا يبخشي خواهي قرو سبحانه وتعالى بركة دخات مالكت هل دنياش دا نب پشیمان دەبی و لە داهاتوو نە لە ڕابردووشت خەفەت دەخۆی کەوا شتێکی وات کردێ بەڵام بە شەرتێک بەو شێوەی کە خوا دەیەوێ بە ئیخلاسەوە و بە سەوابەوە لە جێگای خۆی بی و دواتریش بە هیچ شێوەیەک منەت نەکەی و ئەزیەتی مقابلەکەشت نەدەی و شعوری بریندار نەکەی لە خوای گەورە دەپاڕێنەوە بەو شێوەیە بین کە خوای گەورە دەیەوێ خوای گەورە ئەو هەندە فەزڵەمان پێ ببەخشی کە بتوانین دەستکراوە بین لە بەخشین لە پێناوی خوای گەورە وهروها خواي قول لهم لك ما قبول بك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون